كاکتۆر پرسیارێکم بۆ دروست و ئەویش ئەوەیە مەسەلەن لەو فەرەزنا کاتژمێرێک دانرا و تایمەرێک ڕاگیرا بۆ هەمووی بەڵام ئەم کاتژمێرە تەنیا بە یەک کاتەوە ڕەبتە و ئەبێ لەسەر هەموو مرۆڤەکان وەکو یەک بواە ئایا ئەم هایپۆتەلەمەسە لە هەموو مرۆڤەکانە وەکو یەکە مەبەستەکەم لێرە ئەوەیە واتە ئەم مرۆڤە لەوە چێ لە تەمەنی 12 ساڵی و یەک مانگیە ئەم هۆرمۆنی بۆ دەردرێت ئەم لە تەمەنی 12 ساڵی و 15 ڕۆژیە ئەم جیاوازیە لە چیەوەیە کاک دکتۆر ئەم جیاوازیە لە جیاوازی بوونی ئینسانەکانەوە دێ من و تۆ لە یەک ناچین تۆ کەسێکی تر باڵاتان کێشتان ڕەنگتان جوانیتان ناشرینتان ئەمانە بەپی ئەمانە ئەگۆڕێ بەڵام لە ئەڤێرجە هەر غەڵەت ناکە بالضبط هەر تەوقیتەکەی ڕاستە لەوە عەجیبترتان پێ بڵێم ئێوە چۆن پێم یەکە بدایەت پێم وتم خەوڕێکە خا باشە ئەمە چۆن لەو پشتەوەیە ها لەو تاریکاییایە باشە چۆن نەزانی ئەمە شەو ڕۆژە چۆن جیایە کاتەوە خۆی عەجیبەکەی لەمایە تۆ تەسەوڕە دەکەی سێرکاتیان ڕتمی تایە لەو کاتەیە کە کاتی خەوت دێ ئەڵێ کاتی نوێژی خەوتنەوەی سەکەنا باشترین کات بۆ خەوتن نوێژی بەیانیاڵە باشترین کاتە بۆ هەستان و بۆ چالاکی ئەبوو شێوەیە نا لەمانە هەمووی گرنگتر و گەورەترتان پێ بڵێم ئێمە مامەڵە لەگەڵ چیاکەی لە مێشکە مامەڵە لەگەڵ دەمارەخانەیەکەین وایە پێوترێ سیستمی دەمار پێوترێ نێرڤە سیستم وایە ئەی هایپۆثەلەمەس چی دەرەکە؟ لا إله إلا الله هۆرمۆن دەرەکە یعنی گێتە مێشکەوە تۆ کارەبایە بێ لەم دارە شەحنی بخەیتە سەر شەحن بەیانی سێوێکە بۆ بگرێ شتیوە بە مێشکایەت بالضبط وەکو ئەمە وایە هایپۆثەلەمەس دەمارەخانەکان 150,000 دەمارەخانە بۆ یەکێ 150,000 دەمارەخانە لە هەموو لاشەوە معلومات کۆ کاتەوە بەپێی ئەوە ئەویشی دەرەکە ئەویش هۆرمۆن دەرەکە لا إله إلا الله بەشێ لە هۆرمۆنەکانی ئەیا بە پتویتەری و ئەڵێ تەنزیمیان کەو خۆڕێکی خە بەشێکی تری خۆی ئەینێرە بۆ ناو لاشە ئەینێرە بۆ غودەی کەڵەری و ئەینێرە بۆ شوێنەکانی تر و سوپڕەڕینەڵ و ئەم شوێنانەی تر هەمووی خۆی ئیکە ئەینێرە بۆ تێست و ئەینێرە بۆ ئەوبەری ئەینێرە یعنی عجیبە یعنی بەشێکی لۆکەڵ ئیشەکە بەس غەریبەکە لەمەدایە ئەمە وەکو کۆنڤەرتەر ئیشەکە تۆ کارەبای ئەیتێ ئەو بەرهەم تەیاتێ شوێنێکی دنیاە ئەمە هەیە هەتا ئیساکێنە ئەم ترانسفۆرمەرە ئەم کۆندەکتەرە ئەم کۆنڤێرتەرە هەتا ئیساکێنە عیلم ئاوا دەسەوسانە بەرامبەری و هەر بە سەیرێکە ئەگەر نەش بواە نە ئینسانە بوو نە ژیانە بوو نە گەورەبوونە بوو نە زاوزەیە بوو نە ئەمان توانیش دوای خۆوانەوە چە بخەینەوە کۆتایی بە هەموو شتێکە هاو الله ئەکبەر هەڵەن چی ئەوە بەرامبەر بەمە ئاەتێکم بۆ بنێن پێ بڵێن لەگەڵ ئەمە زۆر بگونجێ سبحانك ما خلقت هذا بارك الله سبحانك ما خلقت هذا باطلا فقنا عذاب النار بارك الله فيكم جزاكم الله خير ئەویت ان شاء الله ئیتر چاوەڕی بەرهەمم لێ ئێوە باشە ئەبێ بەرهەمەکانتان بەقەت چی بێ بەقەدەر هایپۆثەلەمەس بێنە نە قبوڵمە یەک لەسەر ملیۆنی بەرهەمی هایپۆثەلەمەسم بنێن لە بەحسەکانتانە من مەمنون و سوپاسشتانەکەم و ئیمزاشتان بۆەکەم باشە ان شاء الله بۆ پرۆفیسۆری بۆ مساعید پرۆفیسۆری بۆ هەموو شتێ هەر لەسەر سلام علیکم